ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بە ڕۆژ شەوێکیان بەناو کۆڵانی شاری مەدینەدا دەچوو دەهات گوێی لە ئافرەتێک بوو ئەیوت ئەگەر لە ترسی خوا نەبوایە ئێستا چەند خۆش و پیاوێک لە باوەشم بایە و ئاوام لێ کردبە. ئیمامی عومەر هەستا متابعەی کرد بزانێ ئەم ئافرەتە چێیە کە بینێ ئەم ئافرەتە مێردەکەی 6 مانگە ڕۆیشتووە بۆ سەفەرێک لەگەڵ موسڵمانان ڕۆیشتون دەرچوونێکیان هەبووە تا ئەسا نەگەڕاونەتەوە. بۆ ئیمامی عومەر بڕیاریدا بە بڕیارێکی ڕەسمی حکومی کە کاتی سەفەرکردنی هەر کەسێک بۆ هەر شوێنێک نابێت لەوەندە زیاتر بێت لەبەر حاڵەتی یەک ئافرەت قەراری حکوومەتی گۆڕی وەکو تەشبیه نەبڕێن قەراری پەرلەمان بگۆڕدرێ ئێستا ئاساییە با حکوومەت بیگۆڕێت چی تێدایە بۆ ئەوەی خەڵک بەداوێن پاچی بمێنێتەوە بۆی کۆمەلگای ئێمە بە پاچی بمێنێتەوە بۆی ئەو مەشاکیلە زۆرانەی ناو کۆمەلگا و عائیلەکان کەم ببنەوە با دەوامەکان کەم بکرێنەوە على الأقل پێشمەرگەیەک ئەگەر لە دەوامە بە هەفتەی 5 ڕۆژ لە دەوام بێ 10 ڕۆژیش بێتەوە ماڵ هەروکو نمونەیەک باسەکەین هەر مۆزەفێکی تر هەر وەزیفەیەکی تر هەر کار و پیشەیەکی تر با لە 5-6 ڕۆژ زیاتر نەبێ با لە هەفتەیەک زیاتر نەبێ لەوەی ئافرەت بتوانێت چەند ڕۆژە ئیدارە بکە و تەحەموول کە بەڵام لەوە زیاتر پەناباتە بەر حەرام